وەکو خوێندکارێکی زانکۆی سلێمانی ئەمڕۆ هاتوون بەشداری لە خۆپیشاندانە بکەم بۆ مەبەستی داواکردین پێدانەوەی دەرماڵەکانمان کە خۆ دەزانی بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵی 2014 دەرماڵەکانمان بڕدراوە. داوا لە حکوومەت هێرێمی کوردستان دەکەم کە دەرماڵەکانمان بۆ گەڕێنەوە لەبەر ئەوەی ئەوە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ هەموو خوێندکارێکە بتوانێت بە ئاسانی و بە شێوەیەکی باشتر خوێندەکەی خۆی بەڕێوە ببات. بۆ من زۆر گرینگە لەبەرەوەی ئەگەر چی ینی ئاستی دارایی و باری دۆخی دارایی هەر خوێندکارێک باشیش بێت تەنانەت ئەو مەسرەفە بۆ ئێمە زۆرە لەبەرەوەی کرێ هاتوچۆ مەسرەفی داخلیکە ئەمە هەموو مەسرەفێک دەکەین هەروەها جگە لەوەی کە مەلزەمە و کتێب و ئەوانە بەڕاستی مەسرەفێکی زۆرەوە یاریدەدەر و هاوکارێکی باش دەبێت بۆ ماگەڕانەوەی دەرماڵەکان بۆ خوێندکاران. هەتاوەکو مافەکانمان نەگەڕێتەوە ئێمە دەست لەم خۆپیشاندان و لە داواکاری مافەکانمان هەڵناگرین. وەکو نوێنەرن لە ئێستادا ئێمە نە تەوجیهی لایەنێکی نە حیزبێک ئێمە لەناو خۆمان نوێنەریشمان جارێ دیاری نەکردووە تەنها مافی خۆمانە و هەریەکە بۆ خۆی هاتوۆتە سەر جارە داوای مافی خۆیەکە. بەشی ناوخۆی دیاخۆت ناوشار بەشی ناوخۆیم وەڵڵا ئەو 100,000 بۆ تۆ چەند گرنگە؟ زۆر بۆ مگرچکۆی هیچ زەختە لەسەر ماڵ نامێنێت.